من ناوم بەرەم حەسەنە دانیشتووی گوندی چنانەم پیشەم خەریکی کاری هەنگاوانیم تقریباً 5-6 ساڵ دەبێت خەریکی کاری هەنگاوانیم هەر لە منداڵیەوە حەزم لە هەنگ بووە بۆ بەخێوکردنی هەنگ ئەو دوو کەڵەش ئەگەر دروستی دەکەین بەو دوو کەڵ کێشە بۆی ئەو مێشەگەر لێی دەدەین ئەو دوو کەڵە ئەو مێشە تووڕەیەکەی کەم بکرێتەوە شانەکان بەجێڵە بۆی بە ئاسانی ئیشی لەسەر بکرێت فاسی ئەو مێشە بکەیت هەنگ لە مانجی شەشەوە دەست دەکات بە هەنجوین کۆکردنەوە ئەگەر لە مانجی شەشەوە دوایی مەحسوومی ئیگەرا کەم دەکاتەوە بۆ هەنجوین هەتا وەکو مانجی سەرەتایە هەر خەریکی کۆکردنەوەیان گوینە لە دوایە ڕادەوەستێت دەبێت بیبڕینەوە هەنگەکەمان گە بڕینەوە لە پاییزیشەوە دەرمانی باڵەقەتەی بۆ دادەنین ئەمجا جوان سەرەکەی دادەپۆشین بە لایلۆن تاوەکو مانج سێ لێ دەگەڕێ ئەو دەمەش مێشت خەریکی ژیانەوەیە لە مانجی چواریشەوە گەرایەکی زۆر دادەنێ هەتا مانجی پێنج ئەو دەمەش خەریکی پورەدان دەبێت پورەدانیش دوو زۆری هەیە یەکەمیان بۆ خۆی سروشتیەکە بیدا ئەوە کۆمەڵێک میر دادنێ مەلیکەی جوان هەرچەند جارێکە پورەکەیدا ئەو مەلیکە یان دوو سێ دێنە دەرەوە لەگەڵی دەڕۆن دەبێت بە مێشک جۆری دووەمیشان تەقسیم واتە بە دەستکرد لە مێشێکی بەقەوە تقریباً ئەگە 8 شانە بوو 9 شانە بوو 3 شانە دێنیتە دەرەوە گەرا بەس دەبێت بزانین کام شانە نەبێنێ دەرەوە ئەویش لە کۆلێک دەکەیت و دەیبێت تقریباً 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر دوور بێ بۆی ئەو مێشە ئیشکارەکان لەگەڵ ئەو پورێن نێنەوە ناو دایکانەکەی دووری دەخەوێت ئەوش دەبێت بە مێشێک و بۆ ماوەی 12 ڕۆژێک میرێکی بۆ خۆیان دادێنن و دەبنە مێشێکی سەربەخۆ لە بەهاراندا دەبێت هەر بە 2 ڕۆژ جارێک سەری مێشەکان بکەیت چونکە لە کاتی ئیشکردنە وەختی هەڵاڵە هەموو ڕۆژێک مێش شانە دروست دەکات بۆیە دەبێت زوو تەماشای بکەیت تا وەکو مانجی 6 یان تا دەی 6 ئەو دەمە ئیش چاک دەکات و لە دواوە لی دەگەڕێ ئەگە زۆر پێویست بە هەفتەی ڕۆژێک بێ سەریان لێ بدەیت کە بزانانی ئاویان پێویستە نەخۆشیشان تێدا نیە یان ئەو مێشە داخۆ میری ماوە یان نەیماوە دەبێت فاسی بکەیت و لە مانجی 8 یان 9 ئەندەست دەکەین بە بڕینەوەی مێشەکە گەرە